هەژار حسێن یەکێکە لەو شەهیدانەی پێشمەرگە کە لە 16 ئۆکتۆبەر لە باشووری کەرکووک کەوتە ژێر زنجیری دەبابەی هێزە عێراقیەکان. دوای 5 ڕۆژ لە بێسەروشوێنبوونی تەنها لایەک لە جەستەی گەڕێنرایە بۆ خانەوادەکەی. براکەی هەژار کە ئەویش پێشمەرگەیە لەسەر گۆڕی براکەی بە کوڵ دەگریت و ئازارێک لە ناخیدا پەنگی خواردوێتەوە و دەڵێت هەژار پێش ڕۆیشتنەوەی بۆ دەوام داوای بڕێک پارەی لێ کردووە، بەڵام بە گیرفانی بەتاڵەوە نەیتوانیوە هاوکاری بکات. بەخوا ئەو گریانەی براکەم بۆ دامایی براکەم بوو، چونکە نەمە ئاشەکەیان مەعاشە، نە چەکیان چەکە، نە ڕێخستنەکەیان ڕێخستنە. ئەوە نییە کە بڵێ وەڵی کاکە بە تەنزیمێکی باشەوە بە ڕێکوبێکی شەڕێ بکەن. هەر یەکە و مەسئولێکە و هەر یەکە و گەورەیەکە بۆ خۆی. یەکەم شەهید ئەم بووە، ساترەکان دەبابە بەسەر ساترەکان ڕۆیشت و ئەم نەجوڵاوە لە جێی خۆی، هەر مقاومەی کردووە تا بەسەریان ڕۆیشتووە. تەرمەکەی شێوا بوو بۆیە نەمان ناسیەوە، ئاخیر جار بە فەحسی DNA ناسیمانەوە کە ئەوە بەخوا کۆتا قسەی لەگەڵ منەوە بووتی سیبەر بەیانیە ڕۆم و بۆ داهام پارەم پێ نییە، بەشکم شتێ پارەم بەرێتی پارەم پێ نەبوو، من لە دەوام بووم. وتم وەڵی هەژار گیان من لە دەوامم پارەیشم پێ نییە، نەمە ئاژاتوە نە هیچ پارەی چی بەبێ. موبایلەکەی فرۆشت بوو چوو بۆ دەوام. تەوی شەڕەکە پەیوەندیمان هەبوو بەیەکەوە هەتا سەعات 2-3 پەیوەندیمان هەبوو، هەتا سەعات من دوونی پەیوەندیمان هەبوو بەیەکەوە. وتی وا لە شەڕاین و خەریکە مقاومەکەین. ئیتر لە دوای ئەوە موبایلی داخرا، ئەو موبایلی داخرا ئیتر هەر هەتا ئێستا موبایلی داخرا و تەرمەکەیمان دۆزیەوە. کورد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەموو ناوچە کوردیەکانی لەدەستدا کە بە خوێن لە داعشی وەرگرت بوویەوە. ئێستا سوپای عێراق و هەشت ئەو ناوچانە بەڕێوە دەبن. هەژار خێزاندارە 3 منداڵی وردی لە پاش خۆی بەجێ ماوە. ئەو لە یەکێک لەو لیوانە پێشمەرگە بووە کە ئەم ڕۆژە شەڕی دەستەویەخیان لەگەڵ سوپای عێراقدا کرد. هەژار بە پارەی فرۆشتنی مۆبایلەکەی چۆتەوە بەرەکانی جەنگ و لە یەکەم هێرشدا گیانی بەخت کردووە. خانەوادەکەشی دەڵێن زۆر سۆراغی کوڕەکەیان کرد، دوچار بەهۆی شێواوی جەستەکەیەوە بە ڕێگەی DNA تەرمەکەی ناسرایەوە. بەڵێ لەو ڕۆژی یەکەم ڕۆژی کە یەکەم سەر بوو ئەم شەهید بووە، بەڵام ئێمە ئیمڕۆ سەعات 1:30 زانیمانە کە شەهید هەژار بێسوون کوڕی خاڵی منە کە شەهید بووە. 3 مناڵی هەیە نەزانم بڵێم چی، 3 مناڵی بۆ ئەم خاکە بەجێشتووە، 3 مناڵی بۆ ئەم خاکە بەجێشتووە، ئەبێ ئەم خاکە حەقی بکاتەوە. بنەماڵەکەی هەژار دڵیان گەرمە و لەسەر گۆڕی کوڕەکەیان دانیشتون. براکەی هەژار دەڵێت ئەو فرمێسکانەی چاویان بۆ هەژاری هەژار و ئەو 3 منداڵەیە کە لە دوای خۆی جێی هێشتون. پێیامیشان بۆ سەرکرداتی کورد ئەوەیە بە خۆیاندا بچنەوە و چیتر لە پێناو بیرەنەوتەکانیان کوڕی خەڵکی بەکوژ نەدەن. ڕامی عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.